السلام عليكم. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان. من ناوم نوورە ئەحمەد. ئەمڕۆ دەمەوێت سیمینارێکتان پێشکەش بکەم سەبارەت بە نەخۆشیەک ئەویش ئۆستیۆپۆرۆسس لەژێر سەرپەرشتی مامۆستا عەبدوڕەحمان. سەرەتا لە تێبڵ ئۆف کۆنتنت لە سلایدەکانی داهاتوودا باسی ئینترۆدەکشنێک سەبارەت بە نەخۆشیەکە، وەروەها هۆکارەکانی و نیشانەکانی و خۆپارێزی و وەروەها دەستنیشانکردن و چارەسەری نەخۆشیەکەم کردیە. سەرەتا بە ئینترۆدەکشنێک دەست پێ دەکەین. ئۆستیۆپۆرۆسس نەخۆشیەکی درێژخایەنی ئێسکە، دەبێتە هۆی کەمبوونەوەی چڕی ئێسک و کوالێتی ئێسک و هەروەها دەبێتە هۆی زیادبوونی مەترسی شکانی ئێسک. بە شێوەیەکی باو تووشی گەورە بە ساڵانی بەتەمەن دەبیتن، بەڵام بە تایبەت لە ئافرەتاندا، وەروەها دەتوانێت لە پیاوان و کەسانی گەنجتریشدا ڕوو بداتن. لە ئەنجامدا ئێسکەکان ناسک دەبنەوە. Causes of osteoporosis هۆکارە سەرەکیەکان. هۆکاری سەرەکی پوکانەوەی ئێسک ناهاوسەنگیە لە نێوان دروستبوونی ئێسک و دووبارە هەڵبژینی ئێسک کە دەبێتە هۆی کەمبوونەوەی چڕی ئێسک. و هۆکارە بەشداربووەکان بریتین لە گۆڕانی هۆرمۆن، نەخواردنی کالیسیۆم و ڤیتامین دی بە شێوەیەکی گونجاو و هەروەها هەندێک دەرمان. The factors لەو سلایدەدا باسی ریسک فاکتۆر و هەروەها مۆدیفیبل فاکتۆرم کردیە. لە ریسک فاکتۆر ئەو هۆکارانن کە ناتوانین دەستیان بەسەردابێنین، بۆ نمونە ئیج، تەمەن. تەمەنی خۆمان ناتوانین دەستی بەسەردابێنین، چەند تەمەنمان بەرەو سەرەوە بڕوات چڕی ئێسک کەم دەبێتەوە، بەمەش مەترسی تووژبوون بە نەخۆشی ئۆستیۆپۆرۆسس زیاد دەبێتن. جێندەر، ڕەگەز، وەکو گوتمان ئافرەتان مەترسی زیاتریان لەسەرە، بە تایبەت دوای وەستانی سۆڵی مانگانە، بۆی کەمی هۆرمۆنەویش ئیسترۆجینە، بۆی کەمی هۆرمۆنی ئیسترۆژینەوەیە. وەروەها خاڵی سێمیان فامیلی هیستۆریە، مێژووی خێزانی یان بکانەوەی ئێسک یان شکان زیاد دەبیتن، ئەمەش هەرسێ هۆکار بوون. وەروەها مۆدیفیبل فاکتۆر ئەوان دەتوانین دەستیان بەسەردابێنین بەڵام هۆکاریشن. یەکەمیان خۆراک، کەم وەرگرتنی کالیسیۆم و ڤیتامین دی بەشدارن لە کەمبوونەوەی چڕی ئێسک. وەروەها خاڵی دووەم چالاکی جەستەیی، فیزیکەڵ ئاکتیڤیتی، بنە شێوازی ژیانی، دانیشتن و کەمی وەرزش دەتوانێت ئێسکت لاواز بکاتن. وەروەها لایفستایل چۆیس، جگەرە کێشان و زیادەڕەوی لە خواردنەوەی کحوول، ئەمانەش هۆکارن. What are the risk factor؟ ئەوانەش هەندە فاکتۆری دیکەن: هۆرمۆنن، inflammation، poor diet، caffeine، poor جینات، alcohol use، smoking، emotional stress، وەروەها no exercise، oxidation. لەو سلایدەشدا symptoms باسی نیشانەکانمان کردیە. زۆر جار پوکانەوەی ئێسک ساڵانێکی زۆرە بەبێ دەنگی گەشە دەکات و ڕەنگە تاکەکان تێبینی نیشانەکان نەکەن، تاوەکو شکان ڕوونەدات. باوترین نیشانەکان شکانە، یەکەمیان کە زیاتر شکان لە هیپ، سپاین، ریست، لەوانە زووتر شکان ڕوودەدات و یەکەم نیشاندەرن. دووەم خاڵی دووەمیان دابەزینی باڵا، کورتبوونەوەی باڵا یان لە دەستدانی باڵا. خاڵی سێیەم باک پین، ئازاری پشت، شکانیان دارمانەوەی بڕبڕۆی پشتە. و هەروەها ئەخیر خاڵیش پۆر پوستوری کە ئەمەشیان خاپی دۆخی جەستەی و پشت ئەچەمێتەوە. وەک لەو سلایدەدا ئەم وێنەیەم دانایە، ئۆستیۆپۆرۆسە لە دوو ستەیج دیزیز، ئەویشان خانمی دووەمیان کە پشتی چەمایتەوە نیشانەکەی بەدیارکەتیە، هەمان خانمەکەی یەکەمە نیشانەکان پێدا دیارکەتیە و تووشی ئەم نەخۆشیە بووە. پریڤێنشن لەو سلایدەدا باسیەوەم کردیە کە خۆمان پارێزین. خاڵی یەکەمیان کالیسیۆمی پێویست و ڤیتامین دیە. خاڵی دووەمیان دابەزینی کێش و وەرزشی بەهێزکردنی ماسوولکەکان. خاڵی سێیەم دوور بکەوە لە جگەرە کێشان و سنووردارکردنی کحوول. ئەخیر خاڵیش خۆراکی تەندروست دەوڵەمەند بە سەوزە و میوە. دەستنیشانکردن. خاڵی یەکەمیان ئێکسڕەی، دیاریکردنی چڕی ئێسک. خاڵی دووەمیان رادیۆگرافیک، بۆن ماس، ئۆستیۆپێنیا، کەمبوونەوەی چڕی ئێسکە کە حاڵەتێکە چڕی کانزاکانی ئێسک کەمترن لە ئاسایی، بەڵام ئەوەندە نزم نییە کە بێتە هۆی پوکانەوەی ئێسک. خاڵی چوارەمیش دووەڵ ئینەرجی ئێکسڕەی ئەبزۆرمێتریە، دەکسەسکان،
کە ئەمەشیان بۆ پێوانی چڕی کانسەکانی ئێسک بەکاردێتن. لەو سلایدەدا باسەوەمان کردەوە why is the DEXA scan used by doctor باشە یاخود لە بۆ چ شتێک بەکاردێت DEXA scan سکانی DEXA یان DEXA scan بەکاردەهێنرێت بۆ پشکنین و خەمڵاندنی مەترسیەکانی بکانەوەی ئێسک باشە پزیشکەکان بەکاری دێنن بۆ ئەوەی بزان چارەسەری بکانەوەی ئێسکەکان کار دەکات یاخود نا وەروە بەگشتی سکانەکە لە بەشی خوارەوەی بڕبڕی پشت و هەرواشان دەکاتە ئامانج و لەوێندەرێ بەکاردەهێنرێتن. تریتمنت چارەسەر خاڵی یەکەمیان دەرمانەکانی وەکو بیفۆسفۆنێت و هۆرمۆن تێراپی و دینۆسۆم خاڵی دووەمیان کالیسیۆم و ڤیتامین دی خاڵی ئەخیریش گۆڕینی شێوازی ژیان بۆ کەمکردنەوەی مەترسی کەوتن و بەهێزکردنی ئێسکەکان ئەمەشیان دوو وێنەی ئێکسڕێم دانایە نۆرمال ئێکسڕێی هەروە ئۆستیۆپۆرۆسیس ئێکسڕێی کە تووشی نەخۆشەکە نەبووە یەکەمیان A وێنەی A وێنەی B توش بووە لە کۆنکلوژندا بەشێکی گشتی ئۆستیۆپۆرۆسیس نیگەرانیەکی بەرچاوی تەندروستی گشتی و کاریگەریە لەسەر کاریگەری لەسەر ملیۆنان کەسەیە لە سەرانسەری جیهاندا بەمەش پەروەردەیەکی دروست و گۆڕینی شێوازی ژیان و پزیشکی بەڕێوەبردن مەترسیەکانی پێویست بەم نەخۆشیە کەم دەکاتەوە وەروە لە ئەنجامیشدا دەبێت ڕەچاوی ڕێگەکانی خۆپارێزی بکەین و مەترسی پێویست بە بکانەوەی ئێسک کەم دەبێتەوە. Reference Thank you for listening.